بیری ماڵێکە لە ناحی سیروان. پاژەوەی وشک دەکات چەند مەترێکی دیکە گڵی ناو بیرەکەڵ دەکەنن. ئەوە سەرەوەیە ساچمە ناوە کاک. چوومە بەڵام دەگەن بەو ڕێڕەوە کە وەک تونێلێک وایە و بەرەوە وەڵەبجە و سەی سادەق درێژ دەبێتەوە. وڵای و بیرە براکەم تازە لێدراوە تێگەی پێشتر هەڵکەنرا بوو 5 متر و نیو بوو ئاوی تیا بوو پێشتر وشکی کرد هەمتر لێمان هەڵکەندو تر ئەو ڕۆژە گەیشتم بە چاڵێت ئەوە هەڵمەکەن ئاوی تیا نەما بوو کەوتمە خوارە لە پڕە کەوتمە خوارە کەوتمە ناو تونێلە سەرێکی بەرە وەڵەبجەی شەهید دەڕاو سەرێکیشی بەرە سی ساق وڵات 10 متر قوڵە و بیرەکە تونێلەکەش لەناوە تەقریبەن 1 متر بەرزە پڕ بووە و زیاتر بەرزووە بەس پڕ بووە و تەپیوەتەوە دیسەق ناوەڵاویتیانی. بەپێی وتەی خاوەن ماڵەکە بیرەکە 10 متر قوڵە و بەرزی تونێلەکە 1 متر زیاتر دەبێت. پانیەکەشی 80 سانتیمەترە. شوێنەوارناسەیەک پاش بە دوواداچوونێکی سەرەتایی دەڵێت ئەو تونێلە دەستی مرۆڤی پێنەگەیشتووە و بابەتێکی شوێنەواری پێوە دیار نییە. ڕێڕەوەکە زیاتر جیۆلۆجیە. کەسێکی ئەکادمی شوێنەواریم و ئەم ڕێڕەوە بوون کە لە تەمان خۆی وەساگاڵێ ئەم بیرە 10 مترە لە خوار 10 متر گەشتم بەم ڕێڕەوەکە دیارە ڕوویەکی لە هەڵەبجێ ڕوویەکی ئەکەوێتەوە خوارەوە لە سیساق وەکو بڵین ڕۆژهەڵات و ڕۆژاوە. ئەوەی کە من سێرم کرد لە خۆڵەکەی سێرم کرد و دراسەیەکی تا ڕادەیەک سەرەتاییم کرد هیچ ئاماژێکی شوێنەواری پێوە دیار نییە چونکە شوێنی دەستی مرۆڤی تێدا نابیندێ هەر شتێکی شوێنکار و شوێن دەستی مرۆڤی پێوە نەبێ ئێمە ناتوانین تەعمیل لەگەڵاکەن ئەچێت دەبابی زانستی جیۆلۆجی هەرچی پەیوەندی هەیە بۆ نە ڕێڕەوەکە ئەوەی کە ئەمان پێڵێن تونێلەکە ئەو تەسویرانەی من بینیم بۆ ڤیددیوانە هیچ دیسان هیچ جێدەستێکی مرۆڤی پێوە نیە چونکە ئەو شتا ئەگەر هەڵکۆڕابێ ئێمە ئەشکەوتمانەیە بۆ ڕەقیە ینی گابەردمانەی ئەشکەوتی لێ هاتوۆتە دەرەوە. تونێلەکە چواردەوری گڵە و هەڵچەنراو نییە بۆیە شوێنەوارناسان زیاتر بۆ ڕووداوێکی سروشتی دەگەڕێنەوە. لە ناو بیر و تونێلەکەش هیچ ئاسەوارێک دەرنەکەوتووە کە کاری مرۆڤ بێت و شوێنەواری بێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.